بزانین با ختامەکەی میسک بێ هونەرمەندی خۆشەویست مامۆستا ئیبراهیم حەکیم چی ئەفەرمێ و ئیتر بچینە ستۆدیۆ. والله ئەمن وەک هونەرمەندێک و وەک سکرتێری خانەنشینان داوا لە مڕاهقە سیاسیەکانەکەم و لە مڕاهقەکانی ناو حکومەتیش ئەەکەم ڕێز لە ڕدێن و لەو پیرەمێردانە بگرن ڕێزیان لێ بگرن لەبەر ئەوەی ئەوانە ئەو مڕاهقانە بابیان پیرەمێردا مامیان تەقاعدا خالیان تەقاعدا یعنی هەر بڕێک ڕێزیان لێ بگرن و داوا لە دەستگای خێرخوازەکانیش ئەەکەم یعنی ڕێز لە ئەو خەباتی ئەوانە بگرن زەلام هەیە تەقاعدا معاشی 220 دینارە 220,000 دینارە ئایا 220,000 دینار چییە؟ والله 220,000 دینار خەرجی ڕۆژێکی مندارێکی کچکۆکەی مەسوولانە ئاخر دەستگایەکان داوایان لێ ئەەکەم ئەوانەی خێرخوازی دەستگای بارزانیە و دەستگای دیکەیە و ئیدیکەیە ئەوانە یعنی ڕێز لەو ئەوانە بگرن یعنی برسێتیێوانیان بە هەند هەرگرن تێنیەتیێوانیان بە هەند هەرگرن نەحەبیان هەیە ئەمن زۆر جار ئەمن بە حەقی ئەوەی کە ئەمەی خەڵق کردیا زۆر جار ئەمن کە هونەرمەندیشم زۆر جار حەبم نامینی بە ژنێ خۆرم ئەویش هەر حەبیەخوا ئەرم کاکە دەبینە حەبێ خۆ بدە من ئیسوکەری ئایا ئەوە ڕزای حەقا ئەوە جوانە لۆ لە بەغدایە ئاخر معاش 500,000 دینار بی لێنە 220,000 دینار بی و ڕێزیشیان لێ نەگیرێ و کە هەموو سەرسپینە خۆ هەموو خزمەتی ئەو ملەتەیان کردیا خزمەتی دەوائریان کردیا هەر ئەسڵەن عەیبە شەرمە شوورەیە لۆ حکوومەتێکی کە ڕێزی لە ئەو تەقاعدانە نەگریتن لەبەر ئەوەی ئەوانە یعنی خزمەتی ملەتی خۆیان کردیا خزمەتی دەوڵەتیان کردیا ئەوانە بهم من ئەمن چ بکەم یعنی ئێستا نازانم با ئەو سێبەرە چییە با ئەو سێبەرەم هەر لۆ نەبیتن ئەگە سێبەرەکە ئەمن بە زگم برسی بیتن سێبەرم لۆ چییە بەرام مهم ئینسان ڕێزی لێ بگیرێ ئینسان قیمەتی هەبیتن ئینسان یعنی مڕاهقەکان وانەکەن کە بە چاوەکی زۆر سوک تەماشی خانە نشینان بکەن نادوو لە ئێوە ڕێزێکی تایبەتتان هەیە و لەسەر سەرمان من لەسەر فەرمایشتی ئێوەمانان ئەمرێکتان فەرموو کە بینە ئێرە ئەوە هاتم و پەیامەکانتان وەکو خۆی ئینشاءڵڵا بڵاوی یەکەینەوە و هەر کەسێکیش بێوێ قسەی ڕاستی گوێ لێ بێ پێم وایە ئەبێ گوێ لە ئێوەمانان بگرێ زۆر مەمنون گەورە بوو ماتمە خزمەتتان.